تا ئێستا بەهۆی نەبوونی دەفتەری پاسپۆرتەوە پێدانی پاسپۆرت بە هاوڵاتیان لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی ئاسایی نەبووتەوە. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی دەڵێت تا ئێستا دیار نییە کەی دەفتەری پاسپۆرت ئاسایی دەبێتەوە. بۆ هەموو عێراق 19,000 چاپ کراوە، تەنها سلێمانی 33,000 ئامادەیە بۆ چاپ و دەفتەریش نییە. لەماوەی ئەم حەڤە ساڵەیە دەفتەری پاسپۆرت لە ئەڵمانیا چاپەکرا. هیچ شەشەیەک نەبوو لە حەڤە ساڵی ڕابردووە قەت بێ دەفتەری پاسپۆرت نەبووین. بەڵام بەداخەوە ساڵی پار ساڵی 2022 حکوومەتی عێراقی بڕیاریدا کارگەکە لە ئەڵمانیا بکڕێتەوە و خۆی ئینتاجی پاسپۆرت بکە. لەو ڕۆژەوەی کەوا کارگەکەیان کڕیەوە هێنایەنە بەغداد و دەستیان کرد بە ئینتاجی پاسپۆرت و قرارەکە کەوتە دەست عێراقیەکان لەو ڕۆژەوەی کێشە دروست بوو. ئەوە 3 مانگ زیاترە دەفتەری پاسپۆرت نییە لە عێراقا بە هۆکاری ئەوەی کەوا کارگەکە وەستاوە و ئەتەڵ بووە. خۆشبەختانە هەفتەی پێش و کارگەکە کەوتۆتە کار و دەستی بە بەرهەمێنانی پاسپۆرت کردووە و بڕیار درراوە ئەم کارگەیە لە ماوەی 3 مانگی داهاتووە، یعنی لە هەفتەی ڕابردووە تاکو 3 مانگیکە کە مانگی شەشەکات 500,000 پاسپۆرت چاپکە. هۆکاری نەمانی دەفتەری پاسپۆرت بۆ ئەوە دەگەڕێتەوە عێراق لە ساڵی 2022 ئەو کارگەی دەفتەری پاسپۆرت دروست دەکات لە ئەڵمانیای کڕیەوە کە لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق لە ساڵی 2005ەوە ئەڵمانیا خۆی دەفتەری پاسپۆرتی بۆ عێراق چاپ دەکرد. بەڵام لە دوای کڕینی کارگەکە لەلایەن عێراقەوە گرفت دەستی پێکرد و ئێستاش جگە لە نەخۆش و قوتابی و ئەو کەسانەی بۆ عومرە دەچن پاسپۆرت بە کەسی دیکە نادرێت. ئێستا بۆ هەموو نەخۆشەکان کارەکەین، بۆ یەکێک ئیقامەی هەبێ لە دەروی وڵات کاری بۆکەین، بۆ یەکێک ویزە هەبێ یا خەریکە بەسەر چێت بکاری بۆکەین، بۆ یەکێکەوە زەمالەی دراسی خوێندنی هەیە لە ئێران لە تورکیا لە وڵاتی کاری بۆکەین، بۆ یەکێک کە زەواجی کردو کاری بۆکەین، بۆ یەکێک پلیتی تیاری بڕیوە کتیکی تایاری بڕیوە کاری بۆکەین، بۆ زۆر بابەت ئەوەی دۆکۆمنتێکی پێەیە کاری بۆکەین. بەڵام ئەوەی کە هیچی پێ نییە و هەردێ ئەڵێ پاسپۆرت ئێمە معاملەی بۆکەین، بەڵام چاوەڕێەکەین لە ماوەیەشی نزیکە دەفتەری پاسپۆرتی زیاتر بێت تا ئەوانش بکەین بخانێنی پاسپۆرت. پێشەوەی عێراق کارگەکە لە ئەڵمانیا بکرێتەوە هەر دەفتەرێکی پاسپۆرت $2 لەسەر عێراق دەکەوت. بەڵام ئێستا بەهۆی تێچووی زۆرەوە هەر دەفتەرێکی پاسپۆرت $4 زیاتر لەسەر عێراق دەکەوێت. جگە لەوەش ئێستا 365,000 هاوڵاتی عێراقی چاوەڕوانی پاسپۆرتن و لەسەرەدان. بەڵام کارگەکە 500,000 دەفتەری چاپ کردووە کە 135,000 لێ دەمێنێتەوە. ئەگەر کارگەکە جارێکی دیکە لە کار بوەستێتەوە گرفتەکە گەورەتر دەبێت. ئەوەشی کە تا ئێستا ماوە و پاسپۆرت بۆ نەخۆش چاپ دەکرێت ئەو دەفتەرانن کە لە ئەمبارەکاندا پارێزراون. ڕامیان ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.